هیوادارم کورسات لە ساڵی ئایندە وەکو چۆن لە ڕابردووە ینی پێشەنگ بووە لە بەرنامە و پرۆگرامی جوان، هیوادارم بۆ ساڵی ئایندەش بەرنامە و پرۆگرامی جوانتر و باشتر پێشکەشی بینەرەکانمان بکەین. من کارمەندی بەشی پەیوەندە گشتیەکانم، میوان بانگەکەین بۆ کورساتی خێزانێکە ئیتر ئەوە ئیشەکەم. ئێمە وەکو بەشی پێشوازی و پرێزگا ڕۆژانە ئیشکارەکانمان لەگەڵ میوانەکانی هەموو بەرنمەکانی دەستگا کە بەڕێەکەین کۆنتاکتێکمان هەیە لە بینی میوان و ئەو کەسانێک هێنە کورسادیانی بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی هەتا بڵێ بە ئەتەکێتەوە ئێمە پێشوازی لە میوانەکانیانەکەین بۆ بەرنمەکان و پێشتریان بینە بەشی میکیاجیان بۆ ئەەکەین و دوای ئەوە ئەیان بینە ژووری سۆدیۆ. بۆ دەرەوەی دەستگاکەش حتمما ئێمە لە هەموو ئیڤێنتێکدا کارمان هەیە و بۆ هەموو بۆ ساڵیادەکانی هونەرمەندەکان بێ ئەوانەی کە کۆچیان کردۆ زیاتر لە ساڵیا دیوانەش ئێمە ئامادەکاریمان هەیە و لەوێ ئیشکاری خۆمانەکەین. ئیشی ئێمە لێرە لە بەشی مکیاج زیاتر لەسەر فەیس و قژە بۆ میوانەکان بۆ بێژەرەکان بۆ پەیامنێرەکان. ئەم مکیاجە ئێمە بۆ ئەوەی کەین هەنێ دەموچاو هەیە هیلاکە هەنێ دەموچاو هەیە ئارەقە کاتەوە بۆی ئەو ماندووبوونەی پێوە دیار نەبێ بە جوانترین شێوە دەرکەوێت لە شاشەیە. ئەم مکیاجە بۆ ئەوەیە لەبەر ئینارێ. کاری ئێمە لەم بەشەیە لە بەشی میکاپ من وەکو لێپرسراوی بەشی میکاپ کارەکانی ئێمە مەحدود نییە. ئێمە لەگەڵ بێژەرەکانە بەرنمەکان هەواڵ ئیشی دیکۆمنتاری ئیشی فیلم و بڵێ مەحدود نییە ئیشەکانی ئێمە. ئیشی میکئاب زۆر جیاوازە لە چاو ئیشی ساڵۆن و ئیشێکی تر، چونکە ئێمە ئیش بۆ لایتینەکەین، ئیش بۆ کامێرا ئەەکەین، بەرنمەکانیش بڵێ جیاوازە. بێژەری هەواڵمان هەیە ئیشەکانیان جیاوازە ئەبێت تۆ بزانی بەپێی خەبەر و بەپێی هەواڵ و ئەوانە میکاپیان بۆکەی. بەرنامەی تەرفیهیمان هەیە، بەرنامەی بەیانیانمان هەیە، هەمووی کارەکانی جیاوازە لە چاو یەکتری. اینجا دوای ئەوەش بەڕاستی مناسەبەکان هەیە هەر جیاوازە، بەس لە هەموو ڕوویەکەوە ئێمە ئیش بۆ کامێرا ئەەکەین، ئەبێ شتێک بکەین کە بگونجێ لەگەڵ کامێراکەیە. ئێمە وەکو بەشی هەڵگۆڕکێ پەیوەندی وەرەگرین و پەیوەندی جواب بینەوە بەشی هەڵگۆڕچێ تقریباً بەشێکی سەرەکیە لە کورسات و هێڵی پەیوەندیە لە بینی هاوڵاتیان و بینەران و کورسات و بەشێشتی شەکەشمان لە کۆنتترۆڵە لە کورسات نیوز لە هەواڵەکان کە بۆ نۆپی ئەو سکرپتی کە بۆمان دانراوە ئێمە ئەو پاندرانەی کە وەریانەگرین حازریانەکەین و ئەو میوانانەی کە لە دەرەوە لە نووسینەکانمان هەر ئێمە پەیوەندیان پێوەکەین حازریانەکەین و ئامادانەکەین. لە بەرنامەکانی تریشە هەر ئێمە ئامادەیمانەیە بۆ نمونە لە کورسات بەرمە بەرنامەی مناڵان ئێستا پێنجشەمان مەسەبمنا ڕاستەخۆیان هەیە مناڵان پەیوەندیەکەن و بەرنامەی مەسە ڕۆژێکی نوێ لە مەگەزین بەعام لە بەرنامان کە ڕاستەخۆی بە ئێمە ئامادەیمانە بێ و حەزرەوین پەیوەندی وەرگین.